هر لسر اوی بابتی کو دورا یا نجی ناوچه یا آزاد یا بازرگانی ایرو هاتیه بکرن ام بحجوی دوره بکن بزانین اف دوره چیه اف ناوچه چیه چه تدا دی بکرن میوانه که من هیا راست خول کلارد گل من دایره او جی احمد علی اندامه جورا بازرگانی و پیش سازی یا سلیمانیه كاك علي كاك أحمد سباس قال مدى بجداري أمجي أفي ناوتشي بازرگاني آزاد دست بي بكين أم ناوتشي تشيا و تشتيك لم ناوتشي دكريت وأمرو كام ناوتشي كرايا و أجر زيادتر بو بينران روني كيتوا أم ناوتشي تشتيكي تايا و تشيا بو هم خلقي أو دفرة وهميش بقشتي بو هريمي كردستان ئێوارەتان باش دەستخۆشی لە کەناڵی کورتسات دەکەم ناوچەی بازرگانی ئازادی قەسر شیرین کە بڕیارە چەند ساڵێکە بکرێتەوە ئەمڕۆ بە فەرمی لەلایەن پارێزگاری کرماشان و بە ئامادەبوونی سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان و وەفدی یاوەری کە پێک هاتبوو لە ئەندامانی ئەنجومەنی کاریگەڕی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بەڕێز کاک محەممەد ڕەسوول جێگیری سەرۆکی ژوور و هەروەها بە ئەندامێتی بەندە ئەحمەد عەلی محەممەد هەموەکو ئەندامی ئەنجومەنی کارگەڕی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی و هەموەکو نوێنەری بازرگانانی گەرمیان و بەڕێز کاک حاجی سابر و کاک خالیدی حاجی عەلی و چەند بازرگانێکی بەڕێز و ناوداری ناوچەکە و برادرانی هاوردە و هەناردە لەگەڵ کۆمەڵێک لە بەرپرسانی دام و دەستگا ئیدارەکانی سنووری ئیدارەی گەرمیان بە فەرمی داوەت کراین بۆ ئەو ڕێوڕەسمە. باشە کاک ئەحمەد ئەگەر باسی ئەم ناوچەیە بکەین ئەم ناوچەیە لە ناو ئیدارەی گەرمیان و ئیران کە کرایەوە باسی گرنگی ئەم ناوچەیە بکەین گرنگی ئەم کردنەوەی ئەم ناوچەی بازرگانی ئازاد بۆ بازرگانانی هەرێمی کوردستان گرنگیەکەی لە چیدایە ئەگەر باسی بکەین ناوچەی بازرگانی ئازاد دەکەوێتە سەر زەویەکانی قەزای قەسری شیرین لە ناو مەرزی پەرۆزخان کە ئەکەوێتە نێوان مەرزەکە و شارەکەوە ڕوبەری ئەو شوێنەی کە دیاری کراوە لە ئێستادا ئەو ناوچەی بازرگانی ئازادی لەسەر دروست بکرێ 1500 دۆنمە و 1500 هکتارە ببوورە کە دەکاتە 30,000 دۆنم وەکو مەرحەلەی یەکەم بۆ ئەوەی ئەو پرۆژانەی لەسەر ئەنجام بدرێ کە بڕیارە ناوی پرۆژەکان بە ئێمە ئاشکرا بکرێ لە ئایندەیەکی داهاتووە هەرچەندە من کوڕاسی پرۆژەکانم لایە زیاد لە 100 پرۆژە ئەکرێت لەوێ ئەنجام بدرێ لە زمانیانە پاڵاوگە هەیە باشە ئەو پرۆژانە خۆیان لە چی ئەبینن بەڵێ ئەگەر باسیژانەتین لە دروستکردنی بۆ نمونە یەکێک لەو پرۆژانە کە گرنگیەکی زۆر گەورەی بۆ ناوچەکە ئەبێ بریتە لە دروستکردنی پاڵاوگەیەک بۆ تەسفێکردنی سوتەمەنی واتە بەرهێنانی بانزین و گاز دەکرێت و بەرهێنی هەرێمی کوردستان بتوانێت ئەو پرۆژەیە وەربگرێت و لە هەرێمی کوردستانەوە نەوتی خاو ببرێت بۆ ئەو شوێنەوە لەوێ بتوانێت تەسفێ بکرێت و بەروبوومی بانزین و گازوایل و ئەو بەشەکانی تری سوتەمەنی بهێنرێتە هەرێمی کوردستان کە ئەمە خۆی لە خۆیان قازانجێکی باشی بۆ هەرێمی کوردستان هەیە و کار ئاسانیش بۆ ناوچەکە دروست دەکات جگەلەوە چەندەها پرۆژەی تری تێدایە بۆ نمونە ئەو بازرگانانەی ئێمە کە خاوەندی بەرەندی تایبەتن لە بواری بازرگانیدا چ لە بواری موادی کارەبایی یا لە کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل یا لە موادی خۆراکی یا لە موادی بیناسازیە کە لەگەڵ وڵاتێکی دەرەکی دەرەوەی ئێران کار دەکەن دەتوانن بەروبوومەکانیان بێنن لەوێنە بەبێ ئەوەی هیچ گومرگ و هیچ باجێکیان لێوەربگیرێ لەلایەن وڵاتی ئێرانەوە و لەوێەوە ئازادن کە بتوانن بیفرۆشن بەسەر جەم ئەو وڵاتانەی دەوروبەر و بەبێ ئەوەی هیچ قورسیەکیان لەسەر بێ لە هەمان کاتە دەتوانن کارگە لەو شوێنەدا دروست بکەن ئەو کارگانەی کە لەو شوێنەدا دروست دەکرێت ئەعتیباری ئەوەی بۆ دەکرێت کە لە ناون خۆی ئێراندا نییە هیچ پەیوەندی بە قانون و دەستور و مقرڕاتی ناو خۆی ئێران نییە بەڵکو قانون و مقرڕات و دەستوری تایبەتی خۆی هەیە کە ئەویش لە سەرجەم وڵاتانی جیهاندا پێڕەو ئەکرێت لە ناوچە ئازادەکانە واتە مەناتق حڕە
هەرچۆن لە دوبەی هەیە لە سعودی هەیە لە ئەردن هەیە لە وڵاتانی نزیکمان لە تورکیا هەیە لە وڵاتانەی دەوروبەر ئەو کاتە دەتوانیت وەکو ناوچەیەکی ئازاد کە ڕێسا و یاسای تایبەتی خۆی هەیە کارەکان ئەنجام بدەیت و بەروبوومەکانتش هەناردەی هەر وڵاتێک بتەوێ بکەیت بەبێ ئەوەی بەڵێ. کاک ئەحمەد کەی دەکەوێتە خزمەت هەم بازرگانان هەمەش وڵاتیانی هەرێمی کوردستان کە ناوچەیەکی گرنگی بازرگانیە کەی دەکەوێتە خزمەتی ئەوان؟ وەڵا خوشکی عزیزم ئەمڕۆ لەوە چێ لە کەناڵەکان بینیتان بێ یەکەم قوڵنگەی با بڵێن ئێماڵێن قوڵنگا یەکەم قوڵنگەی دەست بەکاربوون لەلایەن پارێزگاری کرماشان و سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان و بەندە وەکو نوێنەری ژووری بازرگانیەوە لەو شوێنە درا ئیمڕۆ یەکەم ڕۆژی ئەوە بوو کە بتوانێت لە سبەیەوە خەڵک زەوی وەربگرێت بڕات لەوێ کۆمپانیا تۆمار بکات بۆ تۆمارکردنی کۆمپانیش خۆشبەختانە هیچ پێویستی بەوە نییە بڕۆیتە ناو شارەکانی تری ئێرانەوە چونکە ئەو شوێنە ناوچەی ئازادە یاسای تایبەتی خۆی هەیە دەتوانی بە زووترین کات لە ماوەی 48 ساعتە لەوێ کۆمپانیا تۆمار بکەیت و زەوی وەربگری و ئەو پرۆژەی کە ئەتەوێ ئەنجامی بدەیت لەوێنە دەست بەکار بیت. باشە. گەلێک سپاس بۆ ئەحمەد عەلی ئەندامی ژوورە بازرگانی و پیشەسازیە سلێمانیە ڕاستەوخۆ لە کەلار گەلمەداوی گەلێک سپاس بۆ بەشداریاتە.